هێزەکەی ئەتوانێت کاریگەریەکی جیاوازی هەبێت. ئەحزابی سیاسی، دەستەڵات، هەرێم، حکوومەتی عێراق هەمویان لە بەو شکل و شێوازە فێربوون و عادەتیان گرتووە کە ڕێکەوتنی نێوان حیزبەکان ئەتوانێت چ کاریگەریەکیان هەبێت. پەرلەمان ئەڵێ چی، دوجار حکوومەت ئەڵێ چی، فڵان وەزارەت ئەڵێ چی. بەڵام ئێستا ڕاستڵەشیون بەوەی کە ناتوانن لە پشتی هێزە نێودەوڵەتیەکان، لە پشتی ئەو پرۆتۆکۆڵانی کە خۆیان واژویان کردووە، لە پشتی ئەو دەنگە ئازادی خوازانی کە ئەتوانێت لە هەموو جوڵانەوەکانی ئاسی سەرتاسەری دنیا کاریگەری خۆی هەبێ، بەمە ڕاستڵەشیەوە بەمە نیگەرانیشی گەورەیان تێبووە. بۆیە بە بڕوای من بۆ ئێمە بەرەی ئازادی خوازان، بۆ ڕێکخراوەکەی ئێمە هەموو ئەو ڕێکخراوانەی دیفاع لە خواست و داواکارەکانی خەڵکی کوردستان و عێراقەکەن دروست ئێبە ئەمەم چەکەیە فراوان بکەینەوە. ئەوەی کە لە پەرلەمانی ئەوروپا کراوە هەر ئێستا ئەترێک نمونەیەکی بەرجەستە بێ تەواوی ئەو ماتریاڵانەی کە تا ئێستا ئێمە بە ئینگلیزی ئیشمان لەسەر کردووە بەدەستی هەر حیزبێ سیاسی، هەر گروپێ، هەر کەسایەتی و کۆڕووکۆمەڵێ لە ئەوروپا بکە بۆ ئەوی لە ئاستی وڵاتەکانیشە ئەم فشارە گەورە و گەورەتر و گەورەتر بێتەوە لە عێراق. چونکە ئێستا معلوم بوو کە حکوومەتی عێراق، حکوومەتی بەرحەڵ ئەحزابی شیعە بەمە نیگەرانیەکی یەکجار گەورەیان ڕوبەڕوو بووەتەوە. بۆیە بۆ ئێمە گرنگە، بۆ ئەم بەرەیە گرنگە ئەم جۆرە لە کار و لە فعالیت و هەڵسوڕانی سیاسی بکاتە بەشێ لە مەنهەج و تاکتیکی خۆی و حتا هەندێک مەسائل هەیە کە ئەتوانێت لە ڕووی استراتیژیشەوە ئەو هێزە چۆن ئێنیتە مەیدان. ئەمە کارێک و پایەیەکی بەردەوامی کاری ئێمە بێ، جوڵانەوەی ئێمە بێ، ناڕزایەتیەکانی ئێمە بێ. چونکە بەرحاڵ زۆر مەسائل هەیە لە کۆمەلگەی عێراقا کە خودی خۆیان حکوومەتی عێراق لە ماوەی 50 دوای 1950 4 بۆ 5 پرۆتۆکۆڵ هەیە کە دیفاع لە ژنانەکە، لە مناڵانەکە، لە حقوقی ئینسانەکە و لە ڕێکخراوبوونەکە. زۆرێ لەم مەسائلانە ئەپدەیتکردنەوە و هێنانە مەیدانی ئەم هێزە نێودەوڵەتیە دەواازەیەشی کەیە کە تا ئێستا کەم دەسی بۆ ببراوە، یعنی بە ئیسtisنا ئەم ڕێگەیە دەسی بۆ ببراوە. بۆی ئەتوانێت ئەو کاریگەری هەبێت دوجار لەسەر ئەو بڕیارانە، لەسەر ئەو هاوکێشەیی کە لە نێو ئەم دوو بەرەی جەنگا هەیە، تەحالوف کە بۆ خۆی لە ئاسی سەراسەری عێراقا هەیە، بتوانێت بەنهەج و بەرنامەکانی ئەوان بەهێزترکە. من لێرە جێ خۆیەتی ئەوەش بڵێم لە ڕاستیە ئەم دەست پێشکەریە لەلایەن تەحالوفی 1970 سلێمانیەوە بەرهەم هاتووە و ئێمە هەر لێرەوە بانگەوازی هەموو ئەو ئازادی خوازانەکەین لە ئەوروپا کە بتوانن هەنگاو بە هەنگاو لەگەڵ ئەم دەستکەوتە بارها بتوانن لە ئەحزابی سیاسی نەقاباتی کرێکاری و هەرچی زۆرە ڕێکخراوێکەیە کە بە زەڕێیە دیفاع لە حورمەتی ئینسان لە مافی مناڵان و ژیانەکە بەرهەبتوانی ئەم کەمپین و ئەم جوڵەیە فراوانتر کەین.